مەڵبەندی ڕاهێنانەوەی ئیمێرجنسی پرۆگرامێکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی ئیمێرجنسی ئیتاڵی و بەڕێبرایەتی گشتی تەندروستی سلێمانی بە هاوبەشی بەڕێوە دەبرێت. ئاماژ لەم پرۆگرامە دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکانە بۆ کەسانەی بە هەر هۆکارێک بێت دەستیان قاچیانە دەستداوە. لە دوای دروستکردنی پەلە دەستکردەکان بۆ کەمەندامان لە ڕێی بەشی ڕاهێنانەی پیشەیەوە هاوکاری کەمەندامان دەکرێت بە گەڕانەوەیان بۆ ناو کۆمەڵگا بە پیشەیەکی نوێەوە کە بگونجێت لەگەڵ ڕەوشی کەمەندامیەکانیان پاش بەشداریکردن و تەواوکردنی 5 مانگ ڕاهێنان لە بواری دارتاشی و ئاسنگەری و سەرڕاجی و بەرگدووری لەلایەن کەسانی شارەزاوە. خزمەتگوزاریەکانی مەڵبەندی ڕاهێنانەوەی ئێمەرجەنسی پێکهاتووە لە گێڕانەوەی کەمەندامان بۆ ناو کۆمەڵگا بە شێوەیەکی شیا و پێویست. بێگومان کەسێکی کەمەندام کاتێکەیەکێ لە پەلەکانی لەدەست هەیە سەردانی ئێرەکە و لێرە پەلی دەستکردی بۆ دروست دەکرێ. بێگومان ئەمە بەس نییە بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسایی بگەڕێتەوە ناو کۆمەڵگە و بتوانێت وەکو ئەو کاتێک کە پەلەکەی لەدەست نەداوە ئیشوکاری ڕۆژانەی خۆی ئەنجام بە. کەوا بوو ئێمە پێویستە کارێکی نوێی بۆ بدۆزینەوە کە گونجاو بێ لەگەڵ جۆری کەمەندامێکی کە تووشی بووە. بۆ ئەو مەبەستە بەرنامەی ڕاهێنانەوەی پیشەییمان هەیە کە پێکهاتووە لە 5 وەرشە. ئەو 5 وەرشەیە وەرشەی پلاستیکە، ئاسنگەریە، دارتاشیە، وەرشەی بەرگدورینە و وەرشەی سەراجی یا بڵێن ئیشوکاری چەرم. بەشی دووەمی کارەکە دەست پێکا کە کردنەوەی وەرشەی هەرەوەزیە یا بە وەرشەی هاریکاری ناوی ئەبین. ڕێکخراوەکەمان هەڵەسێ بە دابینکردنی تەواوی مەچینە و پێداویستی و کەلوپەلەکانی کە پێویستە بۆ کردنەوەی وەرشەیەک و بۆ ماوەی 3 مانگ سەرپەرشتی ئەەکەین حتا کری دوکان و مەوادی خام و ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ بەڕێوەبردننی وەرشەکە دابین ئەکرێ و پاش 3 مانگەکەش دیارە ئێمە بۆ ماوەی 3 ساڵی تر سەرپەرشتیانەکەین سەردانیانەکەین لە کێشە و کەم و کورتەکان کۆڵینەوە. فەریدکەریم کە تەمەنی 45 ساڵە و ماوەی 20 ساڵە بە ڕووداوی قاچێکی لەدەستداوە. یەکێکە لەو کەمەندامانەی کە دوای بەشداریکردنی لە ڕاهێنانەوەی پیشەیی بۆتە خاوەنی دوکانێکی دارتاشی و سوپاسی مەڵبەندی ڕاهێنانەوەی ئیمێرجنسی دەکات کە بە پشگیریەکانی ئەوان بۆتە خاوەنی پیشەی خۆی. فەرید دەڵێت پیشەکەمم خۆش دەوێت. کە لە پێنجە قاچم لەدەستداوە ئەوە تقریبا 20 ساڵە. سپاسی ئێمەجنسیکەم کە هەساوە قاچی سەناعی بۆ کردوم. دوای ئەوە قاچی سەناعیش هەساوە دەورەی بۆ کردوینەوە بۆ هەموو کەمەندامان کە هەر کەسێک و بە شێوەیەک سوودبەخش بووە لە ئەمەرجنسی بۆ نمونە من خۆم لە دارتاشی دوم هەیە لە پینەچی هەیە لە خەیاتی سوودبەخش بووە. سپاس بۆخوا یعنی زۆر ئیسفادەمان لە ئەمەرجنسی و ئێمە سپاسی ئەمەرجنسی زۆر ئەەکەین بە هەموو کارمەندەکانی و من دەستخاوی ئەم دوکانی دارتاشیم زۆر سپاس بۆخوا زۆر لێ ڕازیم و بەقی خۆشم خۆشمەوێ. مەڵبەندی ڕاهێنانەوەی ئێمەرجنسی لە 1990 دەست بەکار بوو لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا نزیکە 6,000 کەمەندامی لە خۆ گرتووە. کەمەندامان لە مەڵبەندە جیاکراونەوە بەپێی هۆکاری کەمەندامبوونیان کە بەسەر قوربانیانی جەنگی و ناجەنگی دابەش کراون. قوربانی جەنگی 3885 کەمەندام لە خۆ دەگرێت. قوربانی ناجەنگی 1970 کەمەندام لە خۆ دەگرێت. لە ماوەی ئەم 20 ساڵەدا 1187 پەلی دەستکردی پەلەکانی سەرەوە دروست کراوە. 8929 پەلی دەستکردی پەلەکانی خوارەوەش دروست کراوە. 1003 پاڵپشتی دروست کراوە. هەروەها 53059 چارەسەری سروشتی بۆ نزیکەی 6000 کەمەندام کراوە. لە 37 خولی ڕاهێنانەوەی پیشەیی 585 کەمەندام بەشدا بوون کە توانراوە 373 وەرشە بۆ کەمەندامان بکرێتەوە کە 479 کەمەندام بەڕاستەوخۆ سوودمەند بوون و بە ناڕاستەوخۆش 1800 کەسی تریان با خۆیانەوە سوودمەند کردووە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمان.